کۆماری ئیسلامی لە زومرەی خراپترین وڵاتەکانی جیهان لە بابەت ئازادی بەکارهێنانی ئینتەرنێت. ناوەندی نێونەتەوەیی خانەی ئازادی راپۆرتی ساڵانەی خۆی لەسەر پێشێلکردنی ئازادیە بنەڕەتیەکانی خەڵک لە وڵاتە جیاوازەکانی جیهان بڵاو کردەوە. بەشێک لەم راپۆرتە سەرنجی خستۆتە سەر ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی. لەم راپۆرتەدا هاتووە کە ڕەوشی ئازادی مەدەنی و سیاسی لە وڵاتەدا مەترسیدارە. بە پێم راپۆرتە کۆماری ئیسلامی ئێران لە 100 خاڵ سەرجەم 16 خاڵی پەیوەندیدار بە دەستڕاگەیشتن بە ئازادیە سیاسی و مەدەنیەکانی پێدراوە. بەڵام راپۆرتی ئەم ساڵی خانەی ئازادی بە تایبەتی سەرنجی خستۆتە سەر بابەتی ئازادی بەکارهێنانی ئینتەرنێت وەکو بوارێکی گرنگی مافە سەرەتاییەکانی خەڵک. لەم راپۆرتەدا ئێران لە ڕیزی خراپترین وڵاتەکان بە کەمترین ئازادی بەکارهێنانی ئینتەرنێت دەستنیشان کراوە. هەروەها لەم راپۆرتەدا هاتووە کۆماری ئیسلامی بڕیاری قورسی بۆ دژبەرانی ئینتەرنێتی خۆی دەرکردووە. وحشیانەترین نمونەی ئەم بڕیارانە ئیعدامی ڕوحوڵڵا زەم بەڕێوەبەری کاناڵی تەلەگرامی ئامەد نیوز لەلایەن کۆماری ئیسلامیەوە بووە. بێگومان ئەم راپۆرتە لەگەڵ ئەوەی کە زۆر دڵتەزێنە بەڵام بە هیچ جۆرێک ناتوانێت ڕواڵەتی ڕاستەقینەی ئەو نەهامەتیانەی کە لە 43 ساڵی ڕابردوودا بەسەر خەڵکی ئەو وڵاتەدا هاتووە نیشان بدات. بە تایبەتی لە بواری ئازادی بەکارهێنانی ئینتەرنێت کۆماری ئیسلامی لەشکرێکی بۆ بەدواداچوون و چاودێریکردنی پۆلیسی ئەم بوارە تەرخان کردووە. بۆ نمونە لە راپۆرتی خانەی ئازادیدا باز لە لەشکری سایبەری کۆماری ئیسلامی نەکراوە. لەم بوارەدا کۆماری ئیسلامی نەتەنیا لە ڕیزبەندی 16 لە نێو خراپترینەکان بەڵکو لە پلەی یەکەمی جیهاندا وەستاوە. بە درێژایی تەواوی تەمەنی کۆماری ئیسلامی ئازادی ڕادەربڕین و ئازادی بیر و باوەڕ، ئازادی حیزبی سیاسی، ئازادی هەر چەشنە چالاکیەکی کولتوری و کۆمەڵایەتی بە تونترین شێوە پێشێل کراوە. ڕێگا بە بڵاوکردنەوەی کتێب، گۆڤار و ڕۆژنامەی ئازاد نادرێت. رادیۆ و تەلەڤیزیۆنەکان ناتوانن بە شێوەی سربەخۆ چالاکی بکەن و تەنانەت هەوڵیان داوەتە بە بڵاوکردنەوەی پارازیت پێش بە بڵاوبوونەوەی کاناڵەکانی دەرەوەی وڵات بگرن. هێرش دەکەنە سەرسەربانی ماڵەکان ئانتێنی ماهوارەکان کۆ دەکەنەوە. بربەزدانان و داخستنی تۆڕە کۆمەڵایەتەکان و هەروەها فیلتێرکردنی هەر بەشێکی ئینتەرنێت کە لەژێر دەسەڵاتی حاکمانی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی دانیە بەشێکە لە کردەوەکانی کۆماری ئیسلامی لە پێشێلکردن و سنووردارکردنی ئازادی ڕادەربڕینی خەڵک. بەڵام کۆماری ئیسلامی بەوەش ڕانەوەستاوە و دەیان و سەدان نووسەر ڕۆژنامە نووس و لێکۆڵەری خستۆتە زیندان و ئەشکەنجەیانی کردووە. ماوەیەک هەفتە لەمە و پێش بوو کە بەکتاش ئاپتین شاعیر و بەرهەمهێنەری فیلم لە زیندان بەهۆی خۆلادانی کۆماری ئیسلامی لە دەرمانکردنی نەخۆشیەکەی گیانی لەدەستدا. ئاخوندەکان و ئەرازل و ئەو باشی کۆماری ئیسلامی کە هەموو ئامرازەکانی ڕاگەیاندن لەدەست ئەواندایە ئازادن کە بێحورمەتی بە مافە سەرەتایەکانی خەڵکو و بە تایبەتی ئازادی ڕادەربڕین بکەن و لە کاتی ناڕزایەتیە جەماوەریەکان ئینتەرنێت بە تەواوەتی ببڕن. لە هەمان کاتدا درۆیانە دڵیان بۆ بڕانی ئینتەرنێت لە یەمەن دەسووتێت. ئەحمەد خاتەمی ئیمام جومعەی تاران وتوویەتی ئینتەرنێتی خەڵکی یەمەنیان بڕی هەتا دەنگی مەزلومیەتیان بە جەهان نەگات. لە درێژەدا دەڵێت ئەوەی مای شەرمەزاریە ئەوەیە کە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی ئیسلامی بەرامبەر بەم کوشتن و بڕینانە هیچ ناڵن. ئاخوندی نوێژی جومعەی تاران کە خۆی دەیان جارە باسی لەسەر پێکهێنانی تۆڕی ئینتەرنێتی ئیسلامی و سنووردارکردن و بربەزدانان بۆ خزمەتگوزاریەکانی ئینتەرنێت کردووە، ئێستا بۆ بڕینی ئینتەرنێت لە یەمەن فرمێسکی درۆیانە دەڕێژێت. بەڕاستی درۆزنی و بێشەرمی حاکمانی کۆنەپەرستی ئێران کۆتایی بۆ نییە. کۆماری ئیسلامی بەردەوام لە کاتی سەرهەڵدانی ناڕزایەتیە جەماوەریەکان ئینتەرنێت لە سەرانسەری ئێران قەتع دەکات. درێژخایەنترین بڕینی ئینتەرنێت لە ساڵی 1398 و دوا بە دوای ناڕزایەتیە سەراسەریەکانی مانگی خەزەڵوەر بوو کە لە 25 مانگەوە دەستی پێکرد و هەتا 3 سەرماوەز درێژەی هەبوو. دەسەڵاتداران و ئاخوندەکان خۆیان لە هەموو ئاستێکدا دەستیان بە ئینتەرنێت ڕادەگات. لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا چالاکن، بەڵام خەڵکی ئاسایی تەنانەت بۆ ئامۆزش و دەستڕاگەیشتن بە بابەتە زانستیەکان و بۆ بەڕێوەبردننی کار و پیشەی خۆیان ئیمکانی بەکارهێنانی ئاسان هەرزان و کامڵی ئینتەرنێتیان نییە.
دژبەرانی دەسەڵات بە نووسینی تویت یان نووسین لە تۆڕە کۆمەڵایەتەکان و چاو پێکەوتن لەگەڵ کەناڵەکانی دەرەوەی وڵات بە زیندان و ئەشکەنجە مەحکوم دەکرێن. هەموو نیشانەکان ئەوەمان پێدەڵێن کە ئەم ڕژیمە سەرکوتگەر و گەندەڵە لە لێواری هەڵدێر نزیک بۆتەوە و بەختی مانەوەی خۆی لەدەست داوە.